بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی شێوەکاری و دامەزراوەی کەریمی عەلەکە لە هۆڵی مۆزەخانەی سلێمانی پێشانگایکی تایبەتی شێوەکاری بۆ حسامەدین جاوی دنیا بە ناونیشانی ڕەنگی سێبەرەکان کردەوە. لەوبارەوە هاوکارمان ڕێژنە ڕزگار لە نێو پێشانگاکە زانیاری زیاترمانایەتێ. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ ئاکام سلااو لە تۆ سلااو لە بینەرانمان ئاکام وەک تۆ ئاماژەت بکرد ئێمە لە نێو گەلەری مۆزەخانی شاری سلێمانیین ئەمڕۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەربەشی شێوەکاری هەروەها دامەزراوەی کەریمی عەلەکە پێشانگایەکی تایبەت بۆ یەکێک لە هونەرمەندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە شاری سنەوە بەڕێزیان بانگەشت کراون و هاتوونەتە شاری سلێمانی و پێشانگا تایبەتەکەی خۆیان کردوتەوە. دیارە بەڕێز حسامەدین چاوی دنیا وەک تۆ ئاماژەت پێکرد ئاکام خاوەنی چەندین پێشانگای تایبەت بەخۆی و پێشانگای هاوبەشە ئەمڕۆژ لە شاری سلێمانی پێشانگایەکی تایبەتی کردوتەوە. لێرە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە بینەران و هونەرمەندان و شێوەکاران لە نێو گەلەریەکەدان و بینەری کارە شێوەکاریەکانی هونەرمەند حسامەدینن. من بەڕێز کاک حسام لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان خاوەنی پێشانگاکەن. کاک حسام سلااوت لەبێ بە ئەرگ نەبێ بفەرمیتێرە. من زۆر سوپاس دەکەم. بیرۆکەی ڕێخستن و کردنەوەی ئەم پێشانگا تایبەتەوە لە شاری سلێمانی چۆن بوو لەلایەن بەڕێستانەوە؟ سڵاو ڕێزمە خزمەتی ئێوە و بینەرانی خۆشەویستی کەناڵی کورتسات. پێش هەموو شتێک ئەبێ سپاسی کەم دامەزراوی کەریمی عەلەکە کە زۆر میهماننەوازییان کرد بە تایبەت دکتۆر تاها ڕەسوڵ مامۆستا شاخەوەنستێق. من بە ماوەی 26 ساڵە لە زەینی شێوەکاریە نەقاشیەکێشم و کارەکەم لەسەری تا ئێستا لە ئێرانە لە پێشانگا زیاترم بووە لە شارگەلی مختلفی ئێرانە. ئیتر دوای ساڵها دەزمیم کرد ئەم شێوازە کە بە سەبکی ئابسترە کارکریاوە 22 تابلۆ تم بۆ بە بین بۆ سلێمانی بۆ شارێکی نزیکی خۆمان هەر لە کوردەواری خۆمانە. تر زۆر خۆشحاڵم کە ئەم دەفرەتە پێشات کە من بتوانم بێم بۆ ئێگرا لێرەیشە کە بتوانم کارەکانم نمایش بدەم. چیرۆکێکی کە هەز کارەکانگەرەکەم بێ کامڵ تەوزیحی بم بۆتان ئەوەی کە هەر وەک ناوەکەی کە لە سەریا ڕەنگی سێبەرەکان یعنی ئەم ڕەنگە ڕەنگی ژیانی منە لە تاریکی گردوویە تا ڕوونی لە ئەوەی کە هەر وەکو زندگی ژیانی هەمومان بەشێکی تاییکە بەشێکی ڕۆنە. هەر بە بۆنە منیش وەکو کەسانی تر هەر ژیانمە بوو بەرزی بووگە نزمی بووگە تاریکی بووگە ڕوونی بووگە لە کارەکان لەسەر کارەکانیش هەر بۆ جۆرە خۆیان نیشاندەوە. کاک حسام بەڕێستان هەستان چۆنەکە ئەمڕۆ لە شاری سلێمانین بینەرێکی زۆر ئامادەی پێشانگاکەی بەڕێستانن؟ وەڵە زۆر بۆم خۆشحاڵبوونەدە بوو هاتم بۆ ئێرە کە ئەم هەموو کەسانە هاتن خایان یە سەرچاوی من زۆر خۆشحاڵ بووم کە ئەوەندە لاوان و کەسان لێرە مەشغوڵی کاری هونەرین ئارتیستی زۆریان هەست مامۆستایانی زۆر باش و کەنیان هەست کە فعال لەم زەمینە وەبوو باعثەوەی کە من تایم بازم دووبارە بێمە بۆ سلێمانی لە شارەکان تری کوردەواریە بازم پێشانگا دامەزرام. لە تابلۆکان تا زیاتر چ کەرەستەیەک یاخود چ تەکنیکێکت بەکارهێناوە؟ من لە میکس مێدیا بۆ کارەکانم مەسەڵە تەکنیکەکەی میکس مێدیاس لە تەرکیبی کارەکانی ئەکریلیک و قیرە کارم کردووە کە ئەم قیرە بە هەستی خۆم بە باوەڕی خۆم لە بۆ ئەنازەی وا خۆم حەزی پێەکەم ئیتر ڕۆشنتریەکەم تاریکتریەکەم و هەر بۆ دوودانە تەرکیباتە کارم کردو. بەدەر لە کاری شێوەکاری و بەڕێستان و هونەرمەندێکی شێوەکار چەند توێژینەوەیکی زانستیشتان هەیە لە بواری شوێنەوارناسی و تەلارسازیە. بواری تەلارسازی چ ڕەنگدانەوەیەکی هەیە لە نێو تابلۆکانی بەڕێستا؟ بەخوا هەموویان بێردەبات نین لەگەڵ یەکە. من هەموو کارەکانم هەر لە شوێنەوارناسیەدا کە هەڵەگەڕێتەوە بە شۆنی خۆمان کە لەکوێ هاتین بۆ کوێ ئەڕۆین هەر وەک ژیانی تاکەچی خۆمان ئینفرادی خۆمان کە چۆن ئێگوزەرنین
ئێمە شوێنێکی دوور و درێژمان بووگە تا گەیشتین بە ئێرە هەر ئەوانە لە ناو هەر ئەم تابلوانە خۆی نیشانداوە کە ئێمە ساڵها ئینسان گوزەرە قەڕنها هەزارەها گوزەراوە هاتووە تا گەیشتوو بێرە چەندێک بەرزی و نزمی بووە چەندێک تاریکی و ڕوونی بووە کە ئێستا من هەموویم جەمەوە کردوە لەسەر 22 تابلۆ بە ناوی ژیانی زندگی خۆم هاوردوومە سەر هێری ئەمە ئیتر بەعزێکی بە شعرەکانیش هەر لەسەری ئەوە کاتە باس لە شعرت کرد بەڕێستان چیرۆک و شعریش دەنووسن پێم خۆشە ئاماژەیەک بەوە بین کە شعر چی دەیبەستێتەوە یاخۆت شعر و تابلۆ چی بەیەکەوەیانەوە دەبەستێتەوە ئەو حسی دەرونی ئینسان کە هەڵە و خەڵەی لەسەریە لە دڵیە کە ئەوێتە باعثەوەی کە من بتوانم لەگەڵێەوە ئەگەر ارتباطێکی بگرم نەتوانم کەلامێک بێژم لەگەڵێەوە بەرقەرار بکەم بە ڕەنگی بتەگەوە بەرقەراریکەم یا بە شیعری بە کەلامێک تر سادە ئەبێ ئینسان لە ناو هەر ژیانە بازێک کارەکەی بۆ ناکرێ بازێک ناتوانێت قسە بکە کارەکەی قسەکەی بە جۆری تر بە نەقاشیە یا بە پەیکەرتاشیە ئەگەر کاری هوەری بکە ئیتر منیش ئەو حسی دەرونیە کە هەڵە و خەڵی لە دەرومە بووگە باعثی ئەو وەسیلەی ارتباطیە و لەبێن هەموو کارگەم شیعرەکان و شوێنەوارناسی و هەتا تابلۆکانی شێوەکاریمە ئەمەوێت بپرسم تا چەند کردنەوەی پێشانگا بۆ تۆ لە شاری سلێمانی گرنگ بووە یا تا چەند گرنگە ئەم ئاڵوگۆڕی کولتور و هوەرە ئەم پردی پەیوەندە لە نێوان هونەرمەندانە تا چەند گرنگە بۆ ناساندنیە کارە هونەریەکانمان و کولتوری یەکتری خواگر خاص متوجی کێنەکانی کەلامی ئەوە بگوێتم ئەگەر منزوری ئەوەیە کە تا کەی ئەتوانێ ئدامەی بێ درێژایی بێ کارەکان تا هەر وەختێک کە ئەو حسە لە دەروون تا بێ تا وەختە کە ئینسان ئەو نیازی دەرونیە پێژم من ئێمڕۆ ناتوانم من بووگە مەسەڵەن 3 مانگ نەمتوانیوە حتا یەک خەت لەسەری تابلۆ بکێشم وەلێ خۆ وەختیش بووگە لە ڕۆژێکە 3 تابلۆ 4 تابلۆ کارم کردووە ئیتر ئەو لەو ئیحساساتی دەروون ئەو لە لەحزە چیت بۆ پێشتێرێ ئەو یا ئەوەی دەبایت کە درێژ بێت یا بێسێت یا لەبێن بڕۆ بەڕێز هونەرمەندی شێوەکار بەڕێز حسامەدین بەڵێ ئاکام لێرە لە نێو گەلەری مۆزەخانی سلێمانی ئەم پێشانگا ناوازەیە کەمێک پێش ئێستا کرایەوە بەردەوامی دەبێت ئەمە ئاماژە بۆ بەم پێشانگاکە لە ڕۆژانی دواترا بۆ ماوەی 2 ڕۆژی دواتر پێشانگاکە بەردەوامی دەبێت لە کاتژمێردەی سەر لە بەیانیەوە تاکو 6 ئێوارە لە گەلەری مۆزەخانی سلێمانی ئەم پێشانگا ناوازەیە بەردەوامی دەبێت بەڵێ ڕێژنە ڕزگار سپاس بۆ تۆ هونەرمەند حسامەدین جاویدنیا